بۆچی هاتی لەم غوربەتاچیت لێم داوێ هاتووی ڕاڕای کەسێکی ترم خۆش دەوێ لێم دوور بە تۆ شەونمێ بووی گوڵت هێشت لا دڵم هەواسمت نووسیبووم دڵم لا قەفاسمت خۆزگەرگیز نەم نافرۆش یارم بە چاوەکانت. من لە ئێستادا کار لەسەر نیشاندانی کولتوری کوردی لە وڵاتی ئەمریکا دەکەم و گۆرانیە نوێیەکەشم ڕنگدانەوەیەک دەبێت لەوە. دەستم بگری چیرۆکێکی وای لە پشتنیە بەڕاستی کاتێکە من خەریکی نووسینی دەستم بگری بووم زۆر بەلامەوە گرنگ بوو کە تێکستەکە چەند هەستێکی جیاوازی کچانە لە خۆی بگرێ کە گۆرانێکە بەو شێوەیە دەست پێ دەکات کچێک کە داوای سەرنجی و گرنگی پێدان دەکات دواتر دەگۆڕێت بۆ کچێک کە خۆشەویستی وەرگرتووە دەیەوێت چەند هێندەی ئەو خۆشەویستیە بداتەوە دوای ئەویش دەچێتە سەر کەسێک کە بێباکە و نایهەوێت بە شتێکی ئاسایی وەربگیردرێت. ئەگەر هەلی دوێتم هەبێت ئەو پرسیارە بەڕاستی پرسیارێکی زۆر قورسە بەڵام ئەگەر بم هەیە ئەو گۆرانی بێژانە کە دەمهەیە دوێتیان لەگەڵ بکەم گوڵ بژێریان بکەم لە گۆرانی بێژە کۆنەکاندا مامۆستا هانی موجتەهیدی لەو کاتێەوە کە من مناڵ بووم و گوێم لە مامۆستا هانی ڕاگرتووە هەمیشە پێم خۆش بۆ هونەرەکەم وەکو ئەو دەوڵەمەند بێ و دەنگیم زۆر بەدڵە. لە گۆرانی بێژە نوێیەکانیشدا دوودانە گۆرانی بێژن کە بەڕاستی پێم خۆشە دوێتیان لەگەڵ بکەم یەکێکیان بژی چونکە بژی گۆرانی کوردی گەیاندە ئاستێکی تر و دووەمیان بانە شیروان بەڕاستی ستایل و دەنگی بانە شیروانم زۆر بەدڵە و زۆریشم خۆش دەوێت. بەڵێ لە پلانمدا هەیە کە ئینگلیزی بخەمە ناو گۆرانیەکانم بۆ ئەوەی کە بتوانم خەڵکی غەیری کورد و ئەو کوردانەی کە لە کوردستان گەورە نەبوون ڕابکێشم بۆ ناو کولتوری کوردی. بۆچی بە گوتنەوەی گۆرانی هونەرمەندانی تر دەستم پێ کرد؟ بەڕای من ئەگەر کەسێک بێ بە گۆرانی بێژێکی سەرکەوتوو دەبێت سەرەتا ڕێز لە گۆرانی بێژانە بگرێت کە لە پێش خۆیدا هاتوون. گۆرانی بێژەکانی تر بۆ من وەکو مەدرسەیەک بوو بۆ فێربوونی شتی نوێ هەر گۆرانیەکیش کە گوت بێتمەوە کۆمەڵێک شتی نوێی فێر کردووم. بۆچی هاتی تا بزانی کە من چۆنم هاتووی دوو دڵ گوایە ڕاگۆڕەکەی کۆنم بۆچی هاتی تا بزانی کە من چۆنم هاتووی دوو دڵ گوایە ڕاگۆڕەکەی کۆنم بۆچی هاتی لەم غوربەتاچیت لێم داوێ هاتووی ڕاڕای کەسێکی ترم خۆش دەوێ لێم دوور بە تۆ شەونمێ بووی گوڵت جێهێشت فرمێسکی خوێنی زۆریشت بە چاوم ڕشت.